سڵاو هاوڕێیان ئەمڕۆ باس لە دابەزانی گەیمی پێس 2018 دەکەین و ئەم گەیمە دەتوانین لە بەهۆی گوگلەوە بە شێوەیەکی ئاسان و مێگابایتێکی زۆر کەم بتوانین داونلۆدی بکەین و لەسەر مۆبایلەکانمان بەهۆی بەرنامەی PPSSPP بتوانین بەکاری بهێنین و هەر بەم شێوەیە فەرموو سەیری بکەن. ئەمەش گەیمی God of Warە کە ئەم گەیمانە زۆربەی گەیمەکانی PPSSPP دەتوانین داونلۆد بکەیت لەم بەهۆی ئەم سایتەوە. گەیمی Call of Duty و Taken و Tomb Raider و PES و Assassin's Creed و Dragon Balls و چەندین یاریتر Mortal Kombat هەروەها گەیمەکانی تۆپی پێ و هەروەها ئەکشن و ئەدڤێنچەر و سپۆرتەکانیش دەتوانین داونلۆدیان بکەیت. بەم شێوە داونلۆد دەکرێت، بەڵام من خۆم هەیەتم بۆیە داونلۆدی نایکەم، بەڵام دەتوانیت داونلۆد دابکەیت ئەگە ویستت داونلۆدی بکەیت و هەروەها دادەبەزێنیتە سەر مۆبایلەکەت و دواتر زایپەکە دەردەهێنیت و دواتر بەهۆی بەرنامەی PPSSPPەوە دەتوانیت لە مۆبایلەکەت کاری پێ بکەیت. بەم شێوەیە فەرموو سەیری بکەن. ئەمە یاریی زۆر خۆشە، دەتوانین سێژێکی خۆش لێ وەربگریت و ئەمەش بە سیستەمێکی نوێ دروستکراوە کە بۆ بەرنامەی PPSSPP دەتوانین بەکاری بێنی.
زۆر سپاس هاوڕێن تکا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن وەروە لایکی ڤیدیۆکان بکەن گەر بەدڵتان بوو وەروە زەنگوڵەکەش دابگرن ئەمەش لۆگۆی پیجەکەمان لە فەیسبووک لینکی لە دیسکریپشن دادەن